سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەرنمەیەکی نوێی ستادیۆم پێتان دەگەینەوە. یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرجەم ئەندام و هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆز بێت و سەری ڕێز و وەفاش بۆ شەهیدانی کوردستان و بە تایبەتیش بۆ ڕەوانشاد سەرۆک مام جەلال دادەنوێنین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساتی دروستبوونیەوە لە هەموو قۆناغەکانی ژیان و خەباتی سیاسی شۆڕژێڕیدا بەردەوام گرنگی بە بواری وەرزش داوە. بە تایبەت لە دوای ڕاپەڕین یەکێتی بەرنمەیەکی گرنگی جێبەجێ کرد کە دامەزراندنی لیژنەیەکی باڵا بوو لە نێو مەکتەبی ڕێکخراو و دیموکراتیەکان بە ناوی وەرزش تاکو ببێتە چەتری کۆکردنەوەی سەرجەم وەرزشکاران و هەروە تیپ و یانەکانی ئەو کاتەی دوای ڕاپەڕین. هەروەها یەکێتی ڕۆڵی گرنگی لە دامەزراندنی لیژنەی ئۆلۆمپی کوردستان هەبوو کە لیژنەی ئۆلۆمپی تاکو ئێستا بەردەوامە و خزمەت بە بواری وەرزش دەکات و سەروەری و مێژوەکەشی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە بە تایبەتیش سەرۆک مام جەلال دەگەڕێتەوە کە بەردەوام هاوکار و خزمەتی بواری وەرزشی کردووە. هەنگاوی داهاتوو یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگتر دەبێت لە بواری وەرزش. ئەویش دامەزراندنی بۆردێکی وەرزشیە بۆ ئەوەی بتوانێت ئەو بۆردە وەرزشیە لە پشت وەرزشکارانەوە بێت، هەروەها بتوانێت هاوکار و پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان درێژە پێبدات لە بواری وەرزش و خزمەت بە بواری وەرزش بکات و بتوانێت ڕێگەیشتر بۆ وەرزشکاران بکاتەوە تاکو گرنگی و هەروە ئامادەبوویەشی تریان هەبێت لە چالاکی و خول و پاڵەوانەتیەکان. بۆ بەرنامەی ئەمڕۆژمان میوانداری سێ کەسایەتی وەرزشیمان کردووە کە خۆشیان یاریزان بوونەوە لە نێو بواری وەرزش ڕۆڵیان هەبووە باز لە مێژووی وەرزش دەکەن لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان و داهاتووی وەرزش لە کوردستان و تاکو بزاندرێت یەکێتی پلان و بەرنامەی چی بێت باشترە بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە بواری وەرزش بکات. میوانەکانشمان پێکاتون لە بەڕێز دکتۆر عەلی تەها یاریزان و هەروە خاوەن بڕوانامەی دکتۆرا لە بواری وەرزش، بەڕێز حەربی خالید کەسایەتیەکی وەرزشی شاری کەرکووکە کە لە ساتی دروستبوونی لیژنەی وەرزشی و لیژنەی ئۆلۆمپی کوردستانەوە بوونی هەبوو لە چەندین ساڵ ئەندامی کۆمیتەی تەنفیزی لیژنەی ئۆلۆمپی کوردستان بوو، ئێستاش سەرۆشی نوێنەرایەتی کەرکووکی لیژنەی ئۆلۆمپیا، هەروەها دکتۆر نازم شێخ جەبار کە یاریزان و هەروەها ڕۆژنامەنووسیش بووە و ئێستاش خاوەن بڕوانامەی دکتۆرای و هەروە خاوەن بڕوانامەی ڕاهێنەری ئاستی لەسەر ئاستی ئاسیا. بەخێربێن و ئەم کاتتان باش. کاک حەربی، یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ڕاپەڕین گرنگیەکی زۆری بە بواری وەرزش داوە و یەکێک لە لایەنەکانەوە کە خزمەتی بە کۆمەلگا کردووە بواری وەرزش بوو، هە لە دامەزراندنی لیژنەی باڵای وەرزش لە مەکتەبی ڕێکخراوەکان و هەروە دامەزراندنی لیژنەی ئۆلۆمپی کوردستانیش. زۆر سپاس، ئەم کاتتان باش. سەرەتا پیرۆزبایی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خۆمان و لە وەرزشکاران و لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە ئەندام و لایەنگران و لە دایکی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان و لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵەکەین. دیارە ئەمیادا ئەم ساڵ بۆ ئێمە جیاوازە لەگەڵ ساڵانی پێش و بە تایبەتی دوای بەستنی کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان گڕوتینێکی نوێ و ژیانەوەیەک و نوێبوونەوەیەکی نوێ لە ناو ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەدیەکرێ. بۆیە لێرەوە پیرۆزبایی لە هەموو کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین و سەری ڕێز و نەوازش بۆ هەواڵی بەڕێز و خۆشەویست ڕەوانشاد جەنابی مام جەلال دائەنوێنین کە هەمیشە پاڵپشت و پژگیرێکی گەورەی بە تایبەتی چینی وەرزش و وەرزشکاران بووە، هەم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە ناو چین و توێژەکانی کوردستان. دیارە هاوکاریکردنی جەنابی مام جەلال لە دوای ساڵی 91ەوە نییە، پێشووترش هاوکارێکی باشی وەرزش و وەرزشکاران بۆ لە ژیان و لە زەمەنی پێشمەرگایەتیشدا، بە تایبەتی لە دوای ساڵەکانی 1970 کاتێک کە پێشمەرگە ئاوارا بێ و لە کوردستان لە دوای ئەنفال ئەکەونە دیوی ئێرانەوە، لەوێ کۆمەڵێک برادەر بە تایبەتی کاکسامی هەورامی و کاگڕفەت و کاگرزگار عەلی و مامۆستا جەلال و کۆمەڵێک وەرزشکاری کۆنی کوردستان لەوێ تیپێک دروست دەکەن بە ناوی تیپی قەندیلەوە. ئەو تیپە خولێک دەکەنەوە، لەو خولەیە گڕوتینێک بە پێشمەرگە و بە خەڵکانێک ئەدەن بە تایبەتی لە دوای ئاوارەیی و کۆمەڵی خەڵک کە ئاوارا بن لەوێ هاوکار و یارمەتیدەرێکی زۆر باشی هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی معنەویەوە هەم بۆ ئەو خەڵکی کە ئاوارە بوونە لە ئاوارەی و هەمیش بۆ ڕوحیانەتی
وەرزش کەچێ هەمیەت و تایبەتمەندیەکی هەیە لە شاخ و لە لای هێزی پێشمەرگەی کوردستان لە دوای ساڵی 91 بە تایبەتی لە دوای ئەمە دەستپێکردن و هاوکاریەکانی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتیش جەنابی مامزەلە لە دوای ساڵی 91 دووبارە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا و حکوومەت دروست بوو بیر لەوە کرایەوە کە چۆن وەرزش پێش بخرێت و سەر بخرێت و وەرزشی کوردستانش یەک بکرێت چونکە لە دوای ساڵی 91 پێشووتر وەرزشێک هەبوو لە عێراقایە کە ئەو وەرزشە پەیوەندی بە بەغدا و بە تایبەتی بە کوڕەکانی سەدام حوسێنەوە هەبوو کە تۆقێنەر و ترسێنەر و کە بوارێک بوو کە زۆر جار خەڵک کەمتر لە بواری وەرزش ئەیوێرا خۆی دەربخاو ئەیوێرا کە پاڵەوانەتی و قارەمەنێتەکان بەشدار بڵێن لە باس لە دوای ڕاپەڕین کرد کە یەکێتی ڕۆڵی لە بواری وەرزش هەبوو لە نێوان لیژنەی باڵای وەرزش لە مەکتەب ڕێکخراوەکان و لیژنەی ئۆلۆمپیا ئەمە چ جیاوازیەکە بینی ئەو هەنگاوانە چی وای لێکردکەم لیژنەی بگۆڕدرێ بە لیژنەی ئۆلۆمپی من لە فکرمە لە کۆتاییەکانی ساڵی 93 و سەرەتای 94 بوو کاتێک کە لیژنەی باڵای وەرزش لە کوردستانە دروست کرا مانگی ئێمە کرا من وەکو نوێنەری کەرکووک لەو لیژنەیە بەشدار بووم لە سلێمانی برادرانی مامۆستا هەڵگورتی ڕەحمەتی و مامۆستا سەلاح محەممەد کەریم و کۆمەڵێک برادری تر بەشدار بوون لە هەولێر مامۆستا سەلاح حەسەن و مامۆستا سەرتیب و دکتۆر سەرهەنگ و دکتۆر تایر عەبدولەحەد غوستەین و لە گەرمیانیش برادری خانەقینمان بەشدار بوو لە گەرمیانش کۆمەڵێک برادر بەشدار بوون مامۆستا سەلاحی پەرلەمان لە کفری بەشدار بوو لە زۆربەی شوێنەکانی تر حتا لە دهۆک خەڵک هەبوو هاتبوون بەشداریانە کرد و لەو لیژنەیە لیژنەیەکی باڵای وەرزشی دروست بوو دوای ئەوەی کە ئەم لیژنەیە سەرپەرشتی وەرزشی کرد سەردانیشی جەنابی مامزەلالمان کرد من لە فکرمە ئەو کاتێک کە چوینە لای جەنابی مامزەلال کاک مەلا بەختیار بە نوێنەرایەتی مەکتەبی ڕێکخراوەکان لەگەڵ من و مامۆستا سەلاح حەسەن خەسرە و مامۆستا سەرتیب و دکتۆر سەرهەنگ و دکتۆر تایر بوون لەوێ کە باسی ئەو لیژنەیە کرا سەرپەرشتی وەرزش بکات لە هەرێمی کوردستان و بتوانێت دیانەکان و یەکێتی وەرزشەکان پێکەوە گرێبدا فکرەی دروستبوونی لیژنەی ئۆلۆمپی کوردستان ئەو کاتە جەنابی مامزەلال هاوردی پێشەوە وتی ئێمە پێویستەکە ئەم لیژنەی ئێوە بگۆڕدرێت لە لیژنەی باڵای وەرزشەوە بۆ لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان سەرەتای دروستبوونی لیژنەی ئۆلۆمپی کوردستان لێەوە دەستی پێکرد ئیتر لیژنەیەک تەشکیل کرا لەو کاتە من لە بیرمە مامۆستا هەڵگورت ئازار ڕەحمەتی دێبێت قانون و هێنی لیژنەی ئۆلۆمپی چەند وڵاتێکی هاورد لەگەڵ ئەو کاتە دکتۆر سەرهەنگ و مامۆستا سەرتیب و کۆمەڵێک کادری وەرزشی تر کۆبوونەوە چەند کۆبوونەوەی کرا یاسای لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستانیان دانا و ئیتر ئەو یاسایە بوو بۆی کە یەکەم بەردی بناغەی دروستبوونی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان ڕابگەیەندرێت و ئەو بوو لە یەکەم کۆنگرەی لیژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان دە جەنابی مامزەلال خۆی بەشداری کرد و بەڵێنی داکە بە هەموو شکل و شێوەیەک هاوکار و یارمەتیدەری وەرزش و بە تایبەتی لیژنەی ئۆلۆمپی کوردستان دکتۆر تۆ ماوەشی زۆر لە ڕۆژنامەی کوردستان نوێ کار کردووە لە دوای ڕاپەڕین یەکێتی تەنها خزمەتی بە بواری وەرزش ڕێخستنی چالاکی خوڵ و پاڵەوانتی نەکردووە بەڵکو لە بواری ڕاگەیاندنیش بە هەمان شێوە گرنگی بە بواری وەرزشدا و لە یەکەم ژمارەی کوردستانی نوێ هەواڵی وەرزشی بوونی هەبووە دواتر بۆتە بنەمایەک بۆ بڵاوکردنەوە یەکەم پاشکۆ بە ناوی پاشکۆی ستادیۆم هەروها لە کەناڵی گەلی کوردستانیش کە بە کەناڵی دایکدا دەندرێت بەرنامەی وەرزشی هەبووە لەو کاتەیە چالاکی بە تایبەت یاریەکانی مۆندیالی پەخش کردووە سەرەتا زۆر سپاس بۆ میوانداری پیرۆزبای یادی یەکێتی لە هەموو هەوادارانی یەکێتیەکەین و هیوادارین ئەم یادە بێتەوە یادێکی وەرچەرخاندن بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندەیە خزمەتکی زیاتر بە وەرزشکەین دوای کۆنگرەی چوار کە لەگەڵ دروستبوونی بۆردی وەرزشی هیوادارین کە کارەکانی بۆرد و ڕێڕەوی وەرزش لە کوردستان هاوسەنگ کاتەوە و بە ئاراستێکی تری بەرێ سەبارەت بە ڕاگەاندن و وەرزش و بڵێن توانین بڵێن یەکێتی لە هەسەرەتاوە لە دروستبوونی بۆ نمونە کەناڵی گەلی کوردستان و لە دروستبوونی ڕۆژنامەی کوردستانی نوێ گرنگی تایبەت دراوە بە ڕاگەاندنی وەرشی هەرچەنە جاران ئەتوانین بڵێین بە ستونێکی کامیان بە نیو لاپەڕێک
دەستی پێکەوە بەڵام دواتر هێدی مەکتتەبی ڕاگەیاندن لەگەڵ دروستبوونیان دەرچوونی هەردوو ڕۆژنامەی ئیتیحاد و لەگەڵ کورسانیە سەرەکین گرنگێکی تایبەتیان نابە وەرزش وای لێ هات کە کارگەیشتە ئەوەی کە پاشکۆیەک دەرچێت لە هەموو بڵێن لە زۆربەی مۆندیالەکان پاشکۆ دەرەچووە دواتر بووە بە پاشکۆیەکی ڕۆژانە و یاین گرنگێکی زۆر بە لانی وەرزشی درا و بڵێن ڕۆژنامە نووسی وەرشی وای کرد کە بە شێوەیەکی وا بێت کە سۆز و هەوادارانی وەرزش بەلای خۆی ڕایکێشێ و ئەمەش وای کردووە کە ئێمە خۆمانزانین گرنگی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووس ینی بۆ وەرزشکاران زۆر گرنگە و چاوپێکوتنی وەرزشکاران بە تاواکەر یەکتێبێ بۆیە ئەتوانین بڵێن ئەو دیدەویان ئەو تێڕوانی کە کرا بۆ ڕاگەاندنی وەرشی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بایەخی بە وەرزش و وەرزشکاران و سەرجەمیارەکان ینی ئەمە هەموو کاتێک ئەو کاتی کە کارمانە کرد لە ڕۆژنامی کوردستانیە ڕۆژانە لە یاریگاوە حەدەزەکانمانە گواستەوە بۆ ڕۆژنامە و بۆ بانێکی توانین بڵێن لە ڕۆژنامەکە هەبوو ینی کاریگەریکی زۆری هەبوو لەسەر وەرزشکاران لەسەر پاڵەوانتەکان بەتایبەتی ئەو کاتی کە لە سنووری بڵێن سلێمانی پاڵەوانتەکان نەکرایەوە کاتە بڵێن قەتعەکە بوو لەگەڵ برادەران هەولێر وەڵا پاش ئەوەی کە 2006 کە بڵێن یەکگرتنەوەی لیژنەی ئۆلۆمپی کوردستان ڕاگەیاندرا لەو کاتەشەوە توانین بڵێن زیاتر گرنگی درراوە بە هەموو شار و شارچکەکان بووە هەواڵەکان بە شێوازێکی باش ئەگوازێتەوە بەڵێ فراوانتە لەگەڵ ئەوەشە دروستبووری سندیکە ڕۆژنامەنووسان وە دروستبوونی لیژنەی وەرشی ڕۆژنامە نووسی وەرشی ئەمەش هەر کاریگەری هەبووە و هیوادارین لە ئایندێکی باش ئەو لیژنەیە کاریگەری زیاتر هەبێت لەسەر بارودۆخی ڕۆژنامەنووسان و بارودۆخی ئەو کەسانی کە لەوێ کارەکەن. دەتوانین بڵێن دامەزراندنی یەکەم کەناڵی وەرزشیات بە پاڵپشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کە ئێستا چەندین کەناڵی وەرشی لە نێو مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی بوونی هەیە هەروە دامەزراندنی یەکەم کۆمەڵی ڕۆژنامەنووسانی کوردستانیش لە شاری سلێمانی و بە پاڵپشتی هاوکاریەکان یەکێتی نیشتیمانی کوردستان بووە. دکتۆر عەلی لە تێبینیەکی کاک حەربیەوە ئەمەوێ دەست پێ بکەم کە باسی لەوە کرد لە یەکەم دیداریان لەگەڵ سەرۆک مامجەلال باسی لەوە کردووە دروستبوونی لیژنەی ئۆلۆمپی کوردستان یەکێکە لە بنەما گرنگەکانی هەموو وڵاتێک هەموو کیانشی سربەخۆ بۆ بنەمایەکە بۆەوەی تۆ وەکو دەستگایکی نیشتیمانی مامەڵی لەگەڵ بکەیت بەڵام کە دەبینی ئێستا لە کوردستان ئەوەندەی هەوڵ بۆ ئەوە درێت لیژنەی ئۆلۆمپی کوردستان لەبار ببردرێت هەڵ بۆ شوێندرێتەوە بەتابەت کە خراوەتە لێ و ڕیزبەندی یاخود بڵێن ڕیزی ڕێکخراو ناحکومیەکان ئەوەندە گرنگی پێ نادرێت بە لیژنەی ئۆلۆمپی. پێشەکی پیرۆزبایی یادی 45 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕەوانشاد بەڕێز مامجەلال و لە هەموو گەلی کورد و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو لایەنگران و کادران یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم بەڕاستی وەکو لیژنەی ئۆلۆمپی کە ئاشکرایە دەستگایەکی سربەخۆیە لە هەموو وڵاتێکە یاخود لە زۆربەی وڵاتەکانە بیرمان نەچێت ئێمە لیژنەی ئۆلۆمپی کوردستان یاخود وەرزش بە شێوەیەکی گشتی یەکێکە لە بیرۆکەکانی بەڕێز مامجەلال و خۆی دامەزرێنەری ئەو لیژنەیە ڕێبازەکەیشی بەس لە هەموو لە بواری سیاسەتە جێنێشتە بۆ ئێمە لە هەموو بوارەکانە ئیشی کردووە بایەخی داوە بە وەرزش و گەنجان بۆیە بەڕای من لیژنەی ئۆلۆمپیەکێک لەو دەستگانەیە ئەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێوە بگرێ لەبەرەوەی بیرۆکە و دامەزرێنەری لیژنەکە بەڕێز مامجەلالە وەکو وڵاتانی تر یاخود لیژنەی ئۆلۆمپی جیاوازی لیژنەی ئۆلۆمپی ئێمە و کوردستان و وڵاتانی تر هەر وڵاتێک و سیستەمێک و پلانێکی هەیە بۆ وەرزش لە ڕێگەی پسپۆڕانەوە یاخود لایانی پەیوەندیداردا ئەڕێژێ بۆیە لیژنەی ئۆلۆمپی پێویستە لەم ساڵانی دواییە کە بەهۆی بارودۆخی ئەگەر ئابووری بێ یاخود کێشەی داعش بوو کە لەم چەند ساڵەیە وەکو ئەوەیە کە ئاشکرایەکە گلەیی زۆر هەیە لە لیژنەی ئۆلۆمپی چی ئەگەر لە عێراق بێژی کوردستان بێ بەڵام وەکو ئیشکردن لیژنەی ئۆلۆمپی بەرپرسە لە یەکێتیەکان یاخود ئەو یاریانەی کە ئەنجام ئەدرێ بە شێوەیەکی گشتی. بەڵێ دکتۆر ئێستا لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆردێکی وەرزشی دروست بۆ خزمەتکردنی زیاتر بۆ پاڵپشتی و هاوکاریکردنی زیاتر پێ دوای یەکەم ئەرشیم بۆردە ئەوە بێت کە لە ڕێگەی تیمی یەکێتی لە پەرلەمانی کوردستان یاسای لیژنەی ئۆلۆمپی بخرێتە نێو پرۆگرام و کە چەندین ساڵام یاسای تۆزی لەسەر نیشتووە هیچ کەسێک ئاوری لێ نەیاوە یاخود نەخرێتە نێو نەخراوەتە نێو پرۆگرامی پەرلەمان بۆی
بەسم بکرێت وەکو دەستگایکی نیشتیمانی مامەڵی لەگەڵ بکرێت. بەڵێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کاک حەربی و دکتۆر ئاماژیان پێکرد لە سەرەتاوە بایەخێکی زۆری بە وەرزش و گەنجانداوە، بەڵام خۆشبەختانە لە دوای کۆنگرەی چوار کە کۆنگرەی نۆبنەوەی پێترێ بڕیادراوە کە بۆردێکی وەرزشی هەبێت لە ناو یەکێتیە، کەواتە لێرە یەکێتی خۆی بۆ خۆی گرنگیەکی زیاتر بایەخێکی زیاتر بە وەرزش و لاوان دەدات. لێرە گەشتبینین وەکو وەرزشکاران کە بەڕێزێکیان داناوە کاک ئارام قادر خەبات کە سەرپەرشتی بۆردەکە ئەکا بە شێوازێکی زۆر ئەکتیڤانە پێشوازی لە هەموو چین و توێژەکانەکە لە هەموو کورسانەوە سەردانێکن گوێ لە هەموو کەسێک ئەگرێ لە کێشەکانی وەرزش ئەگرێت، هەروەها پرس بە خەڵکانی پسپۆر ئەکا بۆ داهاتووی وەرزش لە ناو کورسانە چی بکرێت و چی باشە بۆ ئەنجامدانی. ئەوەی کە وەکو بۆ داهاتوو لە وەکو بۆردەکە دوای ئەوە ئیشەکانی دەرەکەوێت، بەڵام وەکو شخصی خۆم ڕێی شخصی خۆم گەشتبینم بە دانانی بۆردێک یاخود گرنگی سەرکردایەتی و هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بۆردی وەرزشی، کەواتە خۆی بۆ خۆی لێرە کارێکی باشە گرنگیدانێکی زیاتر بە وەرزش ئەدرێت و بتوانن لە ڕێگەی ئەو بۆردەوە یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بێتە ناو وەرزشەوە خزمەتی وەرزش و ئەکتیڤتر بێت و هەروە بواری وەرزش گرنگی زیاتری پێ بدرێت. لیژنەی ئۆڵمپی بەڕای من لیژنەی ئۆڵمپی بۆردی وەرزشی جێگەی لیژنەی ئۆڵمپی ناگرێتەوە، ئەتوانی هاوکاری لیژنەی ئۆڵمپی بێ ئەکتیڤکردنی بۆ چالاکردنی لیژنەی ئۆڵمپی ئەتوانی ڕۆڵێکی باڵا یاخود ڕۆڵێکی باش ببینێ بۆ ئەکتیڤکردنی لیژنەی ئۆڵمپی، چونکە ئەندامانی 6 ئەندامان هەیە لە لیژنەی ئۆڵمپیا کە ئەتوانن ئەو پلانانە یاخود ئەو سیستەمەی کە دائەنرێ لە داهاتوو لە ناو بۆردەکەیە بگاتە لایانی پەیوەندیدارەکان یاخود بۆ لیژنەی ئۆڵمپی بتوانن کاری لەسەر بکەن لە کۆتاییە هەردوو لا مەبەست لە هەردوو لا ئامانجی هەردوو لا سەرخستن و پێشخستنی وەرزشە لە کوردستانە. کاک حەربی دیارە زیاتر ئێوەی کەرکوچی خزمەتەکانی بواری وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە سەرۆک مامزەلاتان لەبەرچاوە خزمەتێکی زۆر بە بوارەکە کراوە، تۆ کۆی کە ئەو خزمەتانی کە یەکێتی لە ڕابردوو کوردیەتی وەروە بۆ داهاتوش پێ دوایە یەکێک بووی لەوانەیە کە ماوەیەشی زۆر بەرنامەتە بۆ پرۆگرامە بۆی مەرجەعێکە بێ بۆ وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ئەو مەرجە ئەوە بڕیار بدرێت هەوڵ بدرێت شتەکان فراوانتر بکرێت خزمەتەکان ئەم بۆردە دەتوانێت چۆن خزمەتی زیاتر بکات. بەڵێ زۆر سپاس. من پێم خۆشە باسی ئەوە بکەم کە هاوکاریەکانی ڕەوانشاد جەنابی مامزەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بە چەند قۆناغێک بوو بۆ وەرزشی شاری کەرکووک، بە تایبەتی لە دوای ساڵی 91 و دروستبوونی چەندیانەیەک لە ئاوارەی وەک یانەی کەرکووک لە شاری هەولێر یانەی بەرەو بە گۆرگۆڕ لە چەمچەماڵ و یانەی کەیوان لە سنووری ڕانیا، ئەم یانانەی کە دروست بوو نوێنەرایەتی خەڵکی ئاوارەی کەرکووکیانە کرد لە ئاوارەیی و لە دەربەدەری کە حکوومەتی بەئاس پێشتر تەرحیل و تەبعیسی شارەکەی کردبوو. دیارە جەنابی مامزەلال زۆر جار هاوکاری وەرزشی کەرکووکی کردووە لەو قۆناغەیە بەتایبەتی بۆ بەشداریکردن لە خول و قارەمانەتیەکانی کوردستان، بۆ بەشداریکردن لە هاوکاری لە ڕووی مادی و معنەویەوە بۆ تیپ و بۆ ئەو یانانەی کە لەو سەردەمەیە دروست بوون. لە دوای ساڵی 2023 جەنابی مامزەلال لە کۆتاییەکانی 2004 و 2005 پێشوازی لە وەفدی وەرزشکارانی کەرکووک کرد کە لە هەموو نەتەوەکانی کەرکووک پێکهاتبوو، ئەو بوو هاوکاریەکی مادی و معنەوی زۆر گەورەی وەرزشی کەرکووکی کرد، بە تایبەتی لە دووبارە دروستکردنەوەی ژێرخانی وەرزش بۆ شاری کەرکووک کۆمەڵە بڕیاریدا کۆمەڵی وەرزشی هاوکاری مادی ماگانە کە تا 2014 و تقریبان تا 2014 بەردەوام بوو بە چەند قۆناغێک. جەنابی مامزەلال کە ئەو کاتانی کە سەرۆک کۆمار بوو زۆر هاوکاری وەرزشی کەرکووک بوو، ساڵانە لە 3 بۆ 4 ئاهاتە کەرکووک بە هەفتە و دەڕۆژ ئەمایەوە هەموو جارێکە ئاهات وەرزشکارانی ئەبینی چونکە زۆر دڵی خۆش بوو، زۆر دڵی خۆش بوو کە ئێمەیە بینی ئەگەشایەوە هەموو نەتەوەکان بوون، کورد و تورکمان و عەرەب و کولد و ئاشور و ئەرمەن و سایبە و مەندای هەموو نەتەوەکان لە وەرزشایە ئەیوت ئەمە ئەو چەپکە گوڵەیە کە من دەیان ساڵە بەدوای ئەگەڕێم و هیوایەتی ئەوەم هەیە کە ئەمانە بەیەکەوە هاوکار و یارمەتیدەری
یەکتر بن. دوای ئەوەش بۆ دروستبوونی ژێرخانی وەرزش خۆی هیوایەتێکی زۆری هەبوو جەنابی مامزەلال کە ژێرخانێکی باش بۆ وەرزش لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە شاری کەرکووک. ئێمە یاریگای نێودەوڵەتی کەرکووک کۆمەڵێک ماڵی ئاوارەی تێکەوت بوو پێشووتر حکوومەتی بەعز کردبووی بە هینێکی ئاسکەری شوێنێکی ئاسکەری و فەرقە و لیوا و ئەمانەی تیا بوو کە خەڵکیش ڕۆیشتەوە کەرکووک کە بینی ئەو شوێنانی کە ئاسکەر و ماسکەری تیا بوو چوون لەو شوێنانە نیشتەجێ بوو نزیکەی 5-6,000 ماڵ لەناو ئەو یاریگایە کە پێشتر ماڵیان داگیر و تاڵان کرابوو لێ مابوونەوە. ئیتر لە یەکێ لە کۆبوونەوەکان داوامان لێ کرد کە ئەو ماڵانە چۆن قەرەبوو بکرێنەوە و بۆی جارێکتر پێشکەش بە وەرزش و وەرزشکارانی کەرکووک بکرێتەوە بە سوپاسەوە لەسەر میزانی تایبەتی خۆی 6 ملیار دیناری تەرخان کرد بۆ لیژنەی باڵای ئاوەرەکان لە ڕێی لیژنەی باڵای ئاوەرەکان لە کەرکووک قەرەبووی ئەو ماڵانە کرایەوە کە لە ناو یاریگاکە بوون هەر لەوێش تەلەفۆنی لەگەڵ ئەو کاتە نووری مالیکی ڕئیس وزەرای عێراق بوو تەلەفۆنی لەگەڵ کرد لیژنەیەکی نرد بۆ ئەوی بتوانێت ئەو یاریگایە جارێکتر بۆ شکارانی کەرکووک دووبارە دروست بێتەوە. بەڵام بەداخەوە ئەو لیژنانە ساڵ بە ساڵ هەتا ئێستاکانە درێژی کێشاو نەیان توانێت ئەو یاریگایە تەواو بێت. بەنسبەت دروستبوونی ئەم بۆردەی کە ئێستا بە بڕوای من ئەبێتە هەنگاوێکی باش بۆ پێشخستنی وەرزش لە زۆنی سەوزایە و بەتایبەتیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و یانەکان و یەکێتی وەرزشەکان ئەبێتە پاڵپشت و ئەبێتە پشتگیرێکی باش. چۆنیتی دروستبوونی ئەم بۆردە دیارە کۆمەڵێک هەواڵ و دۆست لە کەرکووک چ لە سلەیمانی یا لە شار و شوێنەکانی تر توانیان کۆمەڵێک پرۆژە پێش کۆنگرەی 4 ئێمە لە کۆنگرەی 3 من و مامۆستا سەلاح حەسەن خەسرە و 11 خاڵمان کردە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەڵام بەداخەوە ئیشی کەمتر لەسەر کرا کەمتر خرایە ئیشەوە بەڵام لە کۆنگرەی 4 بە سوپاسەوە کۆمەڵێک برادەر لە شارەکانی کوردستان پرۆژیان پێشکەش بە کۆنگرە کرد ئەوە بوو لە کۆنگرەیە جۆ لە گەنج و لا و وەرزشکار ڕاژیرا و ئێمە داوای دروستکردنی مەکتەبێکمان کرد بۆ وەرزش بەڵام بە بۆردێک ئیکتیفای پێکرا و هیوادارم ئەم بۆردە لە ئایندەیە ببێتە مەرجەعێکی باش بۆ پێشخستنی وەرزش لەم دەڤەرەیە و بتوانێت وەرزشی کوردستان هەنگاوێکی باشتر و چاکتر بەڕێوە بەرەو لەو پەرش و بڵاوی کە پێشووتر هەبوو ئێمە خۆمان هەموو مانگلەیمان هەبوو کاتێک کە هەڵبژاردنیەک ئەبوو لە بەغدایە لە هەرێمی کوردستان لە یانەیەکایە لە یەکێتی وەرشیەکەیە لە لقەکانایە پەرش و بڵاوێکی وا هەبوو کە کەس نەی ئەزانی چۆن بڕوا و یەکدەنگ و یەکڕیز نەبووین زۆر زار ئێمە کاچوینە هەرێمی کوردستان کاچوینە بەغدا بۆی بەشداری لە هەڵبژاردننی یەکێتیە ناوەندەکانی عێراق بکەین هەر کەسە و بۆ خۆی ئەڕۆیی و کەس ئاگای لە کەس نەبوو لەوێش بە میزاجی یەک خۆیان و باینی شخصی زیاتر ئەویش و کاران ناکرا هیوادارم ئەم بۆردە بتوانێت بۆ ئایندەی هەموو بوارەکانی وەرزش بە شێوەیەکی گشتی پشتگیر و پاڵپشتێکی باش بێت ئەو پەرش و بڵاوی کە پێشوو هەبوو لە بواری وەرزشایە نەهێڵێت ئەمە یەکەم خەتوەی ئیشکردنی بێ ئیشەکەیشی تەنها لەسەر ئاستی کوردستان نیە بەڵکو لەسەر ئاستی عێراقیش کاری زۆر گەورەیە پەیوەندی و علاقەتەکانی لەگەڵ وزارەتی وەرشولاوانی عێراق لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی عێراق لەگەڵ یەکێتیە ناوەندیەکان لەگەڵ نوێنەرایەتیەکان لەگەڵ زۆربەی بوارەکانی تر بە تایبەتی پەرش و بڵاوی تیپە ملیەکان کە گرنگیشی زۆر گەورەیە یەک بخرەیە بتوانرێت ئیسفادە لە تواناکانی گەنج و لاو لە هەرێمی کوردستان ببینێت. دکتۆر نازم دیارە بواری وەرزش بوارێک سەربەخۆی ئیشکردنی سەربەخۆی پێویستە هەروە زۆر جار ڕەخنە لەوە ژرێت دەستکاری دەرەشی تێدا نەبێت بە تابەت حەزب بەڵام دەکرێت ئێمە بڵێن بۆردی وەرشی دەبێتە پاڵپشتێک لە پشتی لانە ڕستپێکان بۆ ئەوەی هاوکاری وەرزشکاران بێت بۆ ئەوەی بتوانێت کلیلی ئەو دەرگایانە بکاتەوە کە وەرزشکاران پێدا تێدەپەڕن بەشداریان لە زیاتر بێت لە چالاکێ نێودەوڵەتیەکان و لەو پاڵانتیانە کە خەونیانە و ئامانجیانە تێدا بەشدار بن. خۆی لە هەموو دنیا توانین بڵێن لە هەموو ئەو ڕێکخرا و ئەو حزبانە و یان ئەو کۆمەلگانەی کە لەوێن ینی هەموو لە هەموو شوێنێکە دەستگایەک تایبەت هەیە بە لاوان دەستگایەک تایبەت هەیە بە وەرزش کە گرنگی بە وەرزش بتوانێت وەرزش پێشخە
دوای بڵێن لە دوای کۆنگری 4 وە دروستبوونی بۆردی وەرشی ئەتوانین بڵێن هەنگاوێکی باشە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ناوێتی بەرەو وەرزشکاران بەرەو لاوانە ئەبێ لێرەوە هەنگاوەکان بەو شێوە بێت کە پاڵپشتی وەرزشکاران بێ بۆ پاڵپشتی ئەو کەسە وەرزشکارانە بێت کە ساڵانێکی زۆرە دەناڵێنن کەس گویان لێ ناگرێ فەرامۆش کراون بۆیە یعنی ئەم دروستبوونی بۆرد بۆ ئەو داپۆشینی ئەو نوقسانیانە ئەو کەم کورتیانی کە جاران لە پێشترە هەبوو وەکو کاک هەربی ئاماژەی پێکرد یان دکتۆر عەلی ئاماژەی پێک کە ئەبێت ینی بۆردەکە بە ئاراستەیەک بێ کە پاڵپشتی هەموو وەرزشکارەکان بێ پاڵپشتی هەموو یەکێتی وەرشیەکان بێ پاڵپشتی لژنەی ئۆلیمپی کوردستان بێ پاڵپشتی بڵێن وەزارەتەکانی وەرشولاوانی عێراق بێت یان وەرشولاوانی کوردستان بێت بۆی کە هەماهەنگیەک دروست بێت بەو شێوە بێت کە وەرزشکار لەناو ئاستی کوردستان لە ئاستی عێراقا بە پاڵپشتێکی بۆردەکە بێ و بتوانن ئەنجامی باش بەدەست بێن و بتوانن وەرزش پێشکرێەوە لەگەڵ ئەوەشە یاسای لژنەی ئۆلیمپی ڕێکخرێتەوە یان یاساکانی ناو یانەکان ڕێکخرێتەوە کە بە شێوەیەک بێت کە لە سوودی وەرزشکاران بێن لە سوودی ئەو چینە بێت کە تایە کار و بڵین کاری تیاکەن بۆیە کە باسی بۆردی وەرشیەکەین ئەتوانین بڵێن بۆردی وەرشی هەنگاوی زۆری لەسەرەوە گرنگی زۆری هەیە و ئەبێت بە استراتیجیکی وا ئیشکا کە هەموو وەرزشکارەکان بگرێتەوە و هەموو یانەکان بگرێتەوە ناژبێت جیاوازی لە نێوان وەرزشکاران بکرێت کە ئەمە یەکێکە لە ئامانجەکانی بۆردی وەرزشی جیاوازی لە نێوان ڕنگ و هیچ لایەنێکان ناکات و بە گشتی خزمەت بە کاکە ئێمە ئەڵین پاڵپشتی وەرزشکاران بێ ینی کەواتە ناکرێت جیاوازی بکرێت لە نێوان یانەکانیان لە نێوان وەرزشکارەکان لە ناوی یەکێتی وەرشیەکان هەر یانەیەک هەر وەرزشکارێک هەر بڵێن هەر دەستگایەکی وەرشی کە لەو چوارچەیی کە لە ناو کوردستان لە عێراق کارەکەن ئەبێ بەپی گرنگێکی خۆی پاڵپشتی بکرێت بە پێ گرنگێکی خۆی کاری لەگەڵ بکرێت بۆیە ینی هەنگاوەکان یان ئەم هەنگاوی کە لە دوای کۆنگری چوارنراوە ئەتوانین بڵێن هەنگاوێکی وەسەرخانە بۆ وەرشی ناوچەکەەوە بە وەرشی کوردستان بۆ وەرشی عێراقیش چونکە لە پێشووترا ئەتوانین بڵێن کورتی زۆر بووە ئەتوانین بڵێن بۆشایک هەبووە لە نێو حزب و لە نێو بڵین وەرزشکاران یان ئەو شوێنانی کە لە پێشترا هەبوون ئەو بە شوازێکی باش خزمەتیان نەکردویان بە شوازێکی باش نیانتوانیە بگەنە وەرزشکاران لاوەکانی کوردستان بۆیە لێرەوە ئەبێت ئەم بۆردە یان ئەم بۆردی وەرشی کە بتوانێت ئەو بۆشانە داپۆشێت بۆ بتوانێت هەنگاوەکانی بە ئاراستەیەک بێ کە هەموو وەرزشکار و دڵی هەموو لاوانی کوردستان و ناوچەکە خۆشکە. دکتۆر عەلی دیارە یەکێتی لە ڕابردوودا بەردەوام خزمەتێکی زۆری بە بواری وەرزش کرد و بە بێ جیاوازی لە نێوان هیچ یانەیەک نەکردو ئەگەر لە خۆیەوە نزیک بێت یاخود سەر بە حزبێشتر بێت هەروە کە کاک حەربی خۆشی ئاماژەی بۆ کرد لە کەرکووچیش لە نێوان هیچ نێتەوەیەک جیاوازی نەکراوە یەک خزمەت کراوە بەڵام خزمەتکردن لە بواری بنیادنانی وەرزشی لەلایەن حکوومەتەوە دەتوانین بڵێن لاسەنجی پێوە دیارە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەشتر لە سنوورێکەوە بۆ سنوورێشتر بەتابەت کە تۆ لە سنووری گەرمیان دەبینی تا ئێستا بەو شێوەیە خزمەت نەکراوە کە ببێتە جێگەی دڵخۆشی وەرزشکاران پێ دوایە بۆردی وەرشی دەتوانێت لە داهاتوودا بەرنامەی هەبێت پرۆگرامی هەبێت وەکو پێشنیاز بیداتە لایەنی پەیوەندی لە حکوومەت وەروەها پەرلەمان بۆی بخرێتە نێو پرۆژە و خزمەتی زیاتر بە ناوچەی گەرمیان و هەموو ناوچەکانی تری کوردستان بڵێ بەڕاستی وەکو ئاشکرایە لای هەمومان وەرزش هەر کەسێک کە وەرزشەکە یاخود کۆمەڵی وەرزشکاری یاخود یانەیەک یان دەستگایەکی وەرزشی ڕێکخراوێکی وەرزشی پێش هەموو شتێ وەرزشەکە لەسەرەوەی دائنرێت دوای ئەوە بێتە سەر ئەوەی کە لایەنگری کوێیە چ ناوچەیەکە یاخود نەتەوەیەکی ترە وەکو کاک حەربی ئاماژەی پێکرد وەرزش هەموو نەتەوەکان کۆکاتەوە هەموو دینەکان کۆکاتەوە هەموو کەسەکان و هەموو ناوچەکان کۆکاتەوە لە یاریگایەکە یاخود لە بوارێکە یاخود لە شوێنێکی تایبەت کە وەرزش خۆی فەزایەکی جیاوازە لە ناو بوارەکانی ترا وەکو با بڵێ کاریگەری ئەم بۆردە وەرزشیە لە ناوچەکانە تا ئێستا ئەتوانین بڵین ناوچەکان پەراوێز خراون بڵێ ناوچەکانی نەک ناوچەکان یانە هەیە پەراوێز خراوە لە سنتەری ئەتوانین بڵین پارێزگاکانی شایە بەڵام وەکو دەڤەری گەرمیان ئەتوانم بڵێم پەراوێز خراوە تا ڕادەیەک چواریانە هەیە ئەم 4-5یانەیە کە لە گەرمیانە هەیە تاکەیانە کە لە خولەکانە هەبێ یانی شێوانەیە لە پاشان بۆ نمونە ینی ڕزگاری هەیە کە هاوکاری ئەکرێ لایەنی چەند کەسێکەوە یاخود
لایانی پەیوەندیداریان ئەو یانانەی کە پێشتر هەبووە ئێستا ژێرخانی ئابوووریەکی زۆر خراپیان هەیە بە حکمی ئەوەی بارودۆخی ئەو ناوچەیە گەرمیان بەردەوام شەڕەکان نزیکە لەو ناوچەوەیەوە ناوچەکە زۆر ئارام نییە وەکو شوێنەکانی ترە ئەگەر چی گەرمیان بێت چی کەرکک بێت چی هەڵەبجە بێ وەکو با بڵێ ناوچەکانی کە دوورن لە سنتەری پارێزگاکانەوە لە داهاتوو ئەم بۆردە بتوانێت زیاتر هەرچەنە لە کارنامەکەیانە کە بەڕێزیان باسییان ئەکەن کە گرنگی بە وەرزشی شارۆچکە و شار و شارۆچکە و لادیەکانیش ئەدرێت لە داهاتووە بۆیە ئێمە ئەبێ بوارەکان یاخود بڕگەکان جا بکەینەوە ئەگەر چی دام و دەستگا وەرزشیەکانی حکوومەتە یاخود یانە وەرزشیەکانە یان تیپە ملیەکان و ئەکادیمیا وەرزشیەکانە ئەمانە هەم هەر کەسی و بوارێکی خۆی هەیە بۆرجی وەرزشیەکە بتوانێت لە ڕێگەی بۆردەکەەوە بتوانێت هاوکار بێ پشگیری هەموو لایەنەکان خاوەن بەرنامە پلانی خۆی بێت بۆ ئەوەی لە داهاتوودا ببێتە کارنامەی میەچێتی کاری لەسەر بکات و خزمەتی زیاتری هەبێت بە دڵنیایە خزمەتی هەموو بوارەکانی ناو وەرزش بکە و هەموو سێکتەرەکانی ناو وەرزش بکە چونکە بەڕاستی ئێستا وەرزشکاران و گەنجان پێویستیان بە بۆردێکی ئاوا هەیە کە بزانن کە مەرجعێکیانەیە کە بزانن کەسێک هاوکاریانە کەسێک لایەنێکەیە پشگیریانە خۆشبەختانە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکان بڕیاری ئەم بۆردەیاندا لە دوای کۆنگرەوە ئەم بۆردە بتوانێت ببێتە چەتری کۆکەرەوەی وەرزش لە کوردستانە و بە تایبەتی لە زۆنی سەوز بتوانێت خزمەتی وەرزش و لاوان بکات لە ڕێگەی ئەم بۆردەوە و بتوانێت ئەم بۆردە زیاتر کار بکات لەسەر پێشخستنی وەرزش کە گلەیەکی زۆر هەبووە لە پێشترا لە هەر ڕوویەکەەوە بوو ئەگەر سیراعێکی کەسی هەبووە ئەگەر ناوچە گەرێتی هەبووە ئەم بۆردە ببێتە چەتری کۆکەرەوە بتوانێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە هەموو وەرزش و گەنجان کۆ بکاتەوە بۆ یەک ئامانجەکەش ئەوەیە کە خزمەتی بواری وەرزش بکەین لە ڕێگەی حزبی شەهیدانەوە حزبی ڕێبازی بەڕێز مام جەلالێکێتی نیشتیمانی کوردستان کاک حەربی زۆر جار ڕەخنە ئەجرێت ئەڵێن بەرپرسانی حزبی دەست لە کاروباری یانەکانە وەردەدەن یاخود بەلایەنە خراپەکە باز لەمە ئەکرێت بەڵام پێدوانی ئەگەرە یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکاریەکانی یەکێتی نەبووە لە ڕابردوو چەندینیانە ئێستا بوونی نەدەبوو کە بەردەوام هاوکاریانەکانی کردووە لە دابیرکردنی پێداویستیەوە لە دابینکردنی ئۆتۆمبیلەوە یاخود لەو گەشتانێک کە وەرزشکاران کردویان هەر لە شارەکانش بە بەردەوامی هەر پاڵپشتی دروستکردن و بنیادنانی ژێرخانی وەرزشی بووە. طبعاً شتێکی زۆر گرنگە دروژان لەبەرەوەی وەرزش بە شێوەیەکی کشتی ئەگەر هەر میلەت و هەر نەتەوەیەک بێوێت میلەتەکەی و گەلەکەی بناسێنێت بە دنیا باشترین شت کە هەڵی بژێرێت بواری وەرزشە من زۆر سێرم دێ ئەوەی کە تەعجوبی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان هەرتووشی هەر جۆرە قەیرانێک بێ یەکەم شت کە پەنای بووە بە بڕینی منحە و موچەی هینی وەرزش و لژنەی ئۆلۆمپی هەرێمی کوردستان و یانەکانیان لە هەرێمایە ئەمە بەڕاستی عقلێتێکی زۆر خراپە ئەو کەسانەی کە لە کوردستانە ئیدارە حکوومەت بەڕێوە بن بە میزاج ئیشەکان بە شێوەیەک ئیش ناکەن کە هەوڵی ئەوە بدەن وەرزش و وەرزشکاران و ناساندنی بەگەلان و بە دنیاە کە هیچێکە لە هۆکارەکان بۆ ناسی من یەک نمونەت بۆ دێنەوە ئێمە لە ساڵی 2011 وەک یانەی خاک چوین بەشداری گۆتیاکەپمان کرد ڕەنگە پێشتر زۆر خەڵکی تر چوبێ و بەشدار بووبێ بەڵام ئەوەی کە ئێمە کردمان ئەهمیەت و گرنگیەکی زۆر گەورەیە بوو بڕوا بکە بە زلی کوردی کە چوینە ناو سوید و لە شارەکانی سوید بەدابەتی لەوێت و بروی لە ئۆستۆکۆڵم ئەگەڕان هەموو عالم سیرمانەکرد هەرچەنە کە خۆ کوردێکی زۆر لە سوید هەیە ڕەنگە نامە نەبێ لای گەلی سوید بەڵام کە ئێمەیان بینی بە زلی کوردی و تقریبان سەروی 20 کەس بووین هەمومان بەیەکەوە ئەگەڕاین و وینمانەکرد تەعجوبیان هاات عنی سەیریان هاات بۆیە باشترین شت بۆ ناساندنی هەر گەلوونەتەوەیەک وەرزشە من سەرۆکایەتی وەفدی عێراقم کردووە لە زۆر وڵاتە لە قەتار لە تونس لە جەزایر لە مەغرب بۆ ئەسپانیا چوومە بۆ زۆربەی وڵاتان چوینە ڕێگای وەرزشەوە کە ئەچین لێ وڵاتانە بە زلی کوردیەوە لە بازاڕ و لە شوێنە گشتیەکان کاگەڕێن زۆر
ڕنگدانەوەیکی گەورەی هەیە بە تایبەتی کامان بینن زۆر زاخەڵک دێ ڕسمت لەگەڵەگەوێنە لەگەڵەگرێ ینی وات لەکا کە وەرزش ئەهمیەتەکەی چەندێ گرنگ و چەندێ بوویمە بە تایبەتی ژێچێتی نیشتمانی کوردستان کە زۆر هاوکار و یارمەتیدەری یانەکان و هاوکار و یارمەتیدەری یەکێتی وەرشەکان بۆ تا ئێستاش هاوکارێکی باشە و بەردەوامیشە بەڵام لەم ساڵانەی دوای ئەم خەیرانی کە ڕوبەڕووی وڵاتەکەمان و ڕوبەڕووی گەل و نیشتیمان و نەتەوەکان بۆتەوەکاری ئەوەی کە نەتوانێت ئەوش وەکو پێویست هاوکار بووە هیواخوازی ئەوەی کە ئەم قەیرانەی ئێستا هەیە تێبپەڕێنێ ئەم بۆردەی کە دروست بووە بتوانێت هەوڵی ئەوە بدات کە چۆن هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستان دەستەی کارژێڕی یەکێتی نیشتمانی کوردستان و مەکتەبی سیاسی کە بە کۆمەڵە کادری نییە و هەندێکش لەو هەواڵانی کە پێشووتر تایە بوون گروتینیش تر بدات بە وەرزش بتوانێت هاوکار و یارمەتی دەرێکی باش زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر نازم شێخ جەبار ڕاهێنەر و مامۆستای زانکۆ هەروە حەربی خاڵی سەرۆکی نوێنەراتی کەرکووچی لیژنەی ئۆلۆمپی کوردستان و عێراق ببوورە لەگەڵ بەڕێز دکتۆر عەلی تەها مامۆستا و هەروە یاریزان لە یاری بالێدا کاتێش خۆش بۆ هەمووتان.